بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ڕێزان و خۆشەویستانم، لە باسەکانی دەجال و وتارەکانی پێشوە عەرزم کردن لە خزمەت سێبەری فەرمایشتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە جیهان تووشی 3 ساڵی قات و قڕێکی گەورە و گرانێکی زۆر و نەبوونی زۆر ئەبێتەوە، کەم زانستی و اختلافی زۆر وها ئەکات کە فتنەی دەجال نزیک بێتەوە و دەجال سەر دەرەهێنە لە ئەسفەهانەوە، وردە وردە بەرەو خوز و کڕمان ئەڕوا هەتاوەکو ئەگاتە عێراق و شام. خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆی لەو فتنە پارێزراوە بین، وەصفی بۆ کردوین، وەصفێکی زۆر دەقیق، چاوێکی کوێر و چاوێکی دەرتۆقی و باڵایەکی کورت و ڕەنگ سوور و سپی. لە ڕۆیشتنە لە فەرمایشتێکە ئەفەرمێ ڕانەکانی دوورن لە یەکترەوە، کاتێ دەجال ئەچێ بەڕێوە ئەفەرمێ چۆن کەسێک کە بە فشەوە بچێ بەڕێوە یان کەسێک خەتە نەکراوێ بچێ بەڕێوە، قاچەکانی دەجال ئەبەو شێوازن بیناسنەوە. ئەم فەرمایشتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە خزمەتیا بووین بۆ ناسینەوەی دەجال، شتێکمان لە دەجال ناسیەوە و ئێستا ئەگەر دەجال ببینین ئەکرێ ئەهلی ئیمان یەکسەر بیناسنەوە. دوای ئەوەی دەجال ڕوو ئەکاتە وڵاتی موسڵمانان، خەڵکانێکی زۆر لە چاو بچووکە دەم و چاوپانەکان شوێنی ئەکەون، وردە وردە بە جیهانە ئەگەڕێ. لە ڕوایەتێکی صحیحی موسلیمە هاتووە لە باسی جەساسەیە کە دەرسی پێشوو بۆم باس کردوون، ئەفەرمێ فەلا ئەدع قەڕیەة إلا هەبەطتها في 40 ليلة. ئەفەرمێ هیچ گوندێک نییە ئللا من ئەچمە ناو ئەو گوندە و لە ناو ئەو گوندە دەرەچم في 40 ليلة لە 40 شەوە. هەندێک ڕوایەتەکان باسی شەوەکەن، هەندێک ڕوایەتەکان لە باسی عمری دەجالە باسی 40مان بۆ ئەکەن. ئەفەرمێ وإنه يلبث فيكم 40 صباحا لە 40 بەرەبەیانە ئێوە دەجال ئەبینن. لەم 40 بەرەبەیانە ئەفەرمێ يرد فيها كل منهل إلا 4 مساجد. هەرچی شوێنێکی ئەم دەجالە سەری پێ ئەکا و فتنەی خۆی بڵاوەکاتەوە ئللا 4 مزگەوت نەبێ: مزگەوتی حەرام کەعبە، مزگەوتی مەدینە، مزگەوتی طور، مزگەوتی مەسجدی ئەقسا فەلەستین. لە فەرمایشتەکانە زۆر باسی سەریعی دەجال کراوە. ئەفەرمێ پەڵە هەورێکی بچووک هەوایەکی قایم چۆن ئەیبا لەگەڵ خۆیان، ئەبەو شێوازە دەجال بە سەرزەویە ئەگەڕێت و هەموو سەرزەوی مەسح ئەکا، بۆیە پێوتێ ئەلمەسیح الدەجال. ئەو فتنە گەورەیە چییە بە دەجال کە خەڵک پێ گومڕا ئەبێ؟ ئەمە گرنگە کە ئاگامان لێبێ خۆشەویست صلی الله عليه وسلم بۆی باس کردوین. بیرکەنەوە زەمانێکی ئەوەندە قات و قڕی و گرانی لە ساڵی سێهەمە یەک قەترە باران نەکەوتۆتۆ سەرزەوی و زەویش خۆی یەکش لە بەرەکەتەکانی خۆی نەداوە نەبەخشیوە، حتا ئەفەرمێ ئاژەڵەکان تەواو بوون. ئەفەرمێ کاتێک کەیێت معه نەهڕان یەجریان، 2 ڕووباری پێ، ڕووبارێک ئاوێکی سازگاری جوانی پێیە، ڕووبارێکیشی پێ وەکو ئاگر وایە، لێڵ و پیس و ڕەنگی وەکو ڕەنگی ئاگر وایە ئاوەکە. ئەفەرمێ بۆ هەر شوێنێک ئەڕوا ئەمەی لەگەڵا ئەڕوە، ئاوەکە لەگەڵیەتی. یەکێ لە فتنە زۆر گەورەکانی لەکوێ ئەمریکا باران ئەبارێ. بۆی ئەفەرمێیان فتنە ئەوەندە گەورەیە کە ئەچێتە ناو گوندێکەوە شوێنێکەوە، پێیان ئەڵێ من خوای ئێوەم ئیمانم پێبێن، ئەگەر ئیمانی پێنێن و ڕەدیکەنەوە قات و قڕەکە لە سەریان ئەمێنێتەوە قورستریش ئەبێ.
ئەگەر ئیمانیان پێهێنا بارانیان بۆ ئەبارێ و مەڕ و ماڵاتیان هەمووی ئەبوژێتەوە و بوستان و شتەکانیان ئەبوژێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە ئامۆژگاریکی زۆر گەورەمانەکە. ئەفەرمێ ئەی ئەهلی دین، ئەگەر ئەم حاڵەتە هاتە پێشەوە، هات اختیاری دانێوت یا ئەتان کوژم یان لەم ئاوە سازگارە خۆن یان لەم ئاوە پیسە پەلاماری ئاوە پیسەکە و ئاگراویەکە بدەن. هەر ئەوەنە سەرتان کردە ناوە لە ناوە ئاوێکی زۆر سازگاری ساردە، لێی مەترسن. خۆشەویستمان ئیرشادێکی زۆر گەورەی کردن. ئەگەر هەر کەوتیتە ناو فیتنەی دەجالەوە لە ئاوە پاکەکەی نەخۆیتەوە، ئەو ئاوەی کە لە پێشچاوت ناشرینەوە ئەڵێ ئاگرە سەری پیاکە مەترسە، لە ژێرەوە ئاوێکی زۆر زۆر سازگارە. لە هەندێک ڕێوایەتە ئەفەرمێ دوو دۆڵی پێیە، لە هەندێک ڕێوایەتە ئەفەرمێ دوو کێوی پێیە، کێوێک ئاو و کێوێک نان. ئەوانەی کە لەگەڵ یا ئەبن نان و ئاویان مسۆگەرە، ئەوانش کە دوور ئەگرن لە دەجال تووشی قاتی و قڕی برسێتێکی زۆر گەورە و سەخت ئەبنەوە. فتنەکەی زۆر زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەچێتە ناو یەکێک لە لادێکانەوە، خەڵکەکە کۆ ئەکاتەوە، پیاوێکی دەشتێکی عەرابی هەڵەسیاڵێ وەڵام من هیچ بڕۆم بەتوێنی، هیچ تۆ لە خوا ناچی، سەر و شکڵ و هەیبەتێ لە هی خوا ناچی. ئەڵێ ئەم قەبرانە ئەبینی، ئەم قەبرسانە؟ ئەڵێ هەرە وەڵام قەبرسانە ئەبینم. ئەڵێ کێی تایە؟ ئەڵێ وەڵا ئەوە قەبری باوکمە، ئەوەشی دایکمە. ئەڵێ ئەگەر ئەمر کەم دایک و باوکە زیندوو ببنەوە ئەو کاتە ئیمان بە منە هێنی؟ ئەڵێ هەرە وەڵا ئیمانەیەنم، دایک و باوکم بینم زیندوو بنەوە ئەی چۆن؟ ئەڵێ ئەمر ئەکا بە دوو قەبرەکە، ڕێک دایک و باوکی یەنە دەرەوە، پێی ئەڵێن ڕۆڵە ئەمە خوای تۆیە شوێنیان کرد. فەرمایشتەکانە ئەفەرمێ ئەو دوو کەسەی کە دێن قەرینەکانی دایک و باوکن. هەموو کەسێک قەرینێکی لەگەڵە، جنێکی لەگەڵە کۆپی ئەم. جا سبحان الله لە مەسەلەی قەرینە هیچ کەسێک وردەکاری حیاتی خۆی نازانێت، حتا کاتی خەوت تۆ نازانیت چی ئەەکەی، قەرینەکە دەزانێت کە تۆ چی ئەەکەی. ئەفەرمێ قەرینەکە ڕێک بە شکڵ و ڕەنگ و شێوازی دایک و باوکی یەتە دەرەوە، چکەم کەسە ساحێرێکی زۆر گەورەیە. پێی ئەڵێ ڕۆڵە ئیمان بێن، ئەڵێ ئیمانە هێنە و کافرە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ چۆن هەنگ کوورە ئەدا بە دوای شاکەیە ڕائەکە، لە کوێبێ هەمویان بە دوای ئەڕۆن و پەلامارە دەن. ئەفەرمێ ئەچێ بەلای هەر جۆرە شوێنێکی ڕووخاوی کۆنا کە ئاڵتون و شتێک لە ژێر زەویەکەیە هەبێت کە ئەڵێ وەرە دەرەوە بە ئاڵتونەکە، هەموو ئەو ئاڵتون و شتانەوەکو هەنگ هەر هەموویانە دەرەوە شوێنی ئەکەون. بۆیە لەو کاتە حرمەتی مادە نامێنێ، حرمەتی ئاڵتون نامێنێ. فتنەکەی زۆر زۆر گەورەیە. لە ڕیوایەتەکانە ئەڵێ یەک کەس ئەتوانێت زیندوو کاتەوە، بە حەقیقی یەک کەس ئەتوانێت زیندوو کاتەوە. هەموو شوێنەکان داگیرەکە ئەیە پەلاماری مەدینە بدە. مەککە و مەدینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەلائیکە لێ وەستاون کە هەیە ئەدەن لە نێوچەوانی ئەیگەڕنەوە، ناتوانێت داخل بۆ دوو شوێنە بێ. گەنجێکی زۆر ئازا ئەهلی دین لە ناو مەدینەوە یەتە دەرەوە. بە پێی هەندێک ڕیوایەتەکان ئەفەرمێ ئەتباعی دەجال ئەیگرن. بۆ کوێ؟ ئەڵێ وەڵا ئەچم بەرەو لای دەجال، ئەبێ پێ بسەلمێنم کە خوا نییە. هەمویان ئەیانەیە بیکوژن. یەکێکیان ئەڵێ ئەمری پێ نەکردن خوای ئێمە کە ئەمە بکوژین، با بچێ بۆ لای، ئەگەر بڕیاریدا ئەو کاتە ئەیکوژین. ئەی بەنە بەردەم دەجال، ئەڵێ شاهیدی ئێم لە بەردەم خوایە، هەموو فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی هاتنە دی. بەخوا ئەی کوێر تۆ دەجالی، خوا قەت کوێر نییە، تۆ ئەعوەری، چاوکت کوێرە. هەموو ئەو صیفەتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتوێتی هەمووی لە تۆیە هەیە. ئەڵێ ئەویش سەیری خەڵکەکە کام قۆمەقۆتیانە دروست ئەبێ، هەندێکە شتی بیرەکەوێتەوە، بە تایبەتی ئەوانەی موسڵمان بوون و شوێنی کەوتون. ئەڵێ ڕووە کاتە خەڵەکە و ئەڵێ ئەگەر ئەم گەنجە دوولەت کەم، زیندوی کەمەوە، قەناعەتەکەن کە درۆەکە؟ هەمووی ئەڵێ بەڵێ قەناعەتەکەین. ئەڵێ شمشێرێکە هێنن وەکو مشار ئەدەن لە ناوەڕاستی سەریەکەن بە دوولەتەوە. ئەفەرمێ ئاوا لایەکی بەم لا ئەکەوێ لایەکی بەولا، دەجال بە بەینی لاشەکەیە یەت و ئەڕوا، دوایی ئەمر ئەکا دروست ئەبێتەوە ئەم گەنجە. ئەڵێ ئەم گەنجە کە هەڵ ئەسێتەوە، ئەڵێ ئێستا بە یەقین شاهیدی ئەدەم کە تۆ خوانیت و دەجالی، چونکە کە من مردم بینیم
کە خوایەکی تر هەیە تۆ خوانیت ئەم جارە بڕێرەدا بە کوشتنی ئەیکوژن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی ئەم فتنەی دەجالا و کە چۆن سەرزەوی داگیرەکە ئەخیرەن قلەتێکی موسڵمانان ئەمێنێتەوە. لە چەند مزگەوتێکی کەمە هەندێکی لە شام کەمێک ماون لە موسڵمانان لە ناو مەککە و مەدینە هەندێک پیاوی ساڵح کە ڕویان کردوتە ئەوێ ماون. لە ناو بەیت المەقدس و مزگەوتی تووڕە هەندێک موسڵمان گیریان خواردووە نازان چی بکەن. ئەلێرە ئەم فتنەیە وردە وردە ئیتر بەرە کۆتایی ئەڕوا و چل ڕۆژی خۆی تەواو ئەکا بەڵام ئەم چل ڕۆژە چۆنە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژی یەکەمی دەجال بە 1 ساڵ ئەڕوا، ڕۆژی دووهەمی بە 1 مانگ، ڕۆژی سێهەمی بە 1 هەفتە. ئەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئەی ئێمە چی بکەین بۆ نوێژەکانمان؟ سەری ئەسحاب بکەن بیریان لای نوێژەکانە باش ئەگەر ساڵێ بێ ئێمە چۆن نوێژکەین؟ ئایا هەر نوێژی ڕۆژێ بکەین 5 دانە؟ ئەفەرمێت تەقدیری ڕۆژەکان بکەن و نوێژەکانی خۆتان لە کاتی خۆیان جێبەجێ. ئەلەم کاتە عیسا عەلەیه السەلام یەتە خوارەوە، بە هاتنە خوارەوەی عیسا عەلەیه السەلام کۆتایی بە دەجال دێ. وردە وردە چۆن خوێ ئەتوێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئاوا دەجال ڕائەکات و ئەتوێتەوە تەنها 1 حربەی بچووکی عیسا عەلەیه السەلامی بەرئەکەوێ. وردە 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 کۆتایی پێ. ئێمە چی بکەین لە فتنەی دەجال پارێزراو بین؟ یعنی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی ڕوونکردنێتەوە بە شکل و شێوازە ئەی ناسین، ئەی چۆن نەکەوینە شوێنی، چۆن لە فتنەکەی بە دوور بین. یەکەم دانە زۆر گرنگە کەسی موسڵمان لە ئیسلام بە باشی تێگەیشتە بێ، خوای خۆی باش ناسی بێ. عەقیدەی ئیسلامی زۆر گرنگە بۆ خەڵکی موسڵمان کە ئەڵێم عەقیدەی ئیسلامی مەبەستم لە علمی کەلام نییە ئینسان بیخوێنێ، سەواء عەقیدەی کە ئەمڕۆ متەداول لە بینی گەنجا وەکو سەلەفیەت هەندێک کتوبی عەقیدە هەیە هەمووی علمی کەلامە، خودی عەقیدە نییە. عەقیدە ئەو شتەیە کە ئەتخاتە جوڵە بۆ کارکردن، یان ئەوەی کە لە لای ئەشاعیرە و ئەهلی تەسەووف و ئەوانە هەیە کە هەمووی کۆمەڵە کەلامیاتە ئەخوێنرێ کە تۆ خوددا ئەناسی جەلە جەلالوه ڕۆحت ئەتخاتە جوڵە. دایان کتێبی عەقیدەی ئەمڕۆ بخوێنە هیچ ئیمانە زیان ناکە. ئەوە ناکاتە کتێبی عەقیدە. کتێبی عەقیدە ئەوەیە بتخاتە حەرەکە و جوڵە، بتخاتە کارکردن و ئیشکردن بۆ دین. بۆیە هەر کتێبی طبعا لە قورئانە سبحان الله عەقیدە لەگەڵ عەمەلە هەمیشە تێکەڵە. وەیل للمطەففین، وەیل باسی جەهەنەمە، عەقیدەیە مطەففین ترازو بازیە، هەمووی تێکەڵ کردووە. بەڵام کتێبی عەقیدە علمێکی وشکە ئەمڕۆ تەنها هاتووە کۆمەڵە یاسایدا ڕێژاوە، تێکەڵ بە خواناسی و دینداریمان نەبووە. ضرورە عەقیدە تێکەڵ بە خواناسی و دینداریمان ببێ. ئەبێ خواناز بین، بزانین خوا جەلە جەلالوه ئەمە صفاتەکانیەتی، ئاگەمان لە صفاتی خوا بێ، تەعتیلی صفاتی خوا نەکەین، تەئویلی صفاتی خوا نەکەین، دەسەڵاتی خوا تێگەیشت بین. ئینسان بەچی ئیمانی زیادەکە؟ وەڵاهی هەتا بیر لە دەسەڵاتی خوا کەیتەوە زیاتر ئیمانە دائەمەزێ و زیاتر ئیمانە گەورە ئەبێ. وەرە لە بەردەم گوڵێکا بوەستە، وەرە لە بەردەم هەسارەیەک و ئەستێرەیەکا بوەسە، وەرە لە بەردەم خۆتا بوەستە، هەر ئەعزایەک لە ئەعزاکانی خۆتەکری وەرە لە بەردەمیە بوەستە و بخوێنەرەوە دیراسەکە، بزانە بەرەو کوێ ئەڕۆی چی ئەەکەی، بزانە دینت چۆن قایم ئەبێت، چۆن ڕۆحت نزیکە بێتەوە لە خوا جەلە جەلالوه. بۆیە یەکەمین شت تێگەیشتن لە عەقیدەی ئیسلامی زۆر گرنگە بۆ خەڵکی ئیماندار کە ئەیان پارێزە لە فتنەی دەجال، چونکە عیلم زۆر ئەتپارێزێ. ئەو ڕۆژەی کە دەجال لێ ڕۆژی پشتکردنە عیلمە. دووەم پەنا بگرە بەخوا لەم فتنەیە، ئەمە فتنەیە کە ڕوو ئەکاتە ئومەت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو نوێژەکانیە ئەفەرمێ هەمیشە دایکمان عائیشە بۆمان ئەگەڕێتەوە، دایکی ئیمانداران ئەفەرمێ ئەیفەرموو اللهم إني أعوذ بك من عذاب القبر وأعوذ بك من فتنة المسيح الدجال. لهمون نوێژێکە خوای پەنا ئەگرم بە تۆ لە فتنەی مەسیحی دەجال. لە ڕوایەتێکە ئەفەرمێ لە هەموو تەحیاتێکە إذا تشهد أحدكم فليستعذ بالله من 4. ئەگەر هاتوو تەحیاتی خوێن با لە 4 شت پەنا بگرێ بەخوا لە عذابی جەهەنەم و عذابی قبر، لە فتنەی زیندوو مرد و فتنەی المەحیا والمەمات، ومن شر فتنة المسيح الدجال، پەنا بگرێ بەخوا لە فتنەی مەسیحی دەجال. سێهەم دانە لەو شتانەی کە ئەتپارێزێ عەقیدەت تۆکمە بێ،
پەنا بگرە بەخوا لە دوعاکانتە لە دەجال لە فتنەی دەجال. سێهەم دە ئایەتی سوورەتی کەهف لەبەرکە. لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێت دە ئایەت لە ئەوەڵی سوورەتی کەهفەوە لەبەرکە، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێت دە ئایەت لە ئەخیری سوورەتی کەهفەوە لەبەرکە ڕزگارت ئەبێ لە فتنەی دەجال. ئیمامی نەووی ئەفەرمێ بۆچی ئەم دە ئایەتە بۆچی؟ ئەفەرمێ ئەم دە ئایەتە مەغزایەکی زۆر گەورەی تێیە. ئێمە مەئمورین بەوەی کە سوورەتی کەهف هەموو ڕۆژێکی جومعە بخوێنینەوە. بۆچی بخوێنینەوە؟ هەر قەدەرەیە بەسەرتە سوورەتی کەهف فێرتەکە کە دەستێکی معنەوی هەیە لە پشتی گردوونەوە. مەترسە لە قسەی خەڵیرەوە لەگەڵ موسا تێ ئەگەی ئەگەر سەفینەکەت کون بوو سیارەکەت وەرگەڕا ئەزانی حکمەتێکی زۆر گەورە لە پشتیەوە هەیە. مناڵەکەت لە دەستدا مەترسە حکمەتێکی گەورە هەیە. دۆستەکەت ڕۆژ ماڵ ئاوای لێکردی غەمت نەبێ حکمەت هەیە لە پشتیەوە. ئەگەر دینداریت پێ نەکراوەکو ئەصحابی کەهف پەلامار بە تاقی تەنهابی دینداری خۆتکەی. إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. چەند گەنجێک زۆر بەسیط و سادە ئیمانیان هێنا بۆ خوا جەل جەلالو خوا هیدایەتی زیادکردن. وردە وردە دوور کەوتنەوە لە خەڵک چۆن ناو ئەشکەوتێک 300 ساڵ خەواندنی هێنانیەوە سەر زەوی بۆی بزانن وعدی خوا حەقە. هەر لە سوورەی کەهفە گوێ نادەی بە ماڵوی سەرۆتی سامان تووشی غەڕایی نابی. دوو کەس پێکەوە باخێکی جوان یەکیان فەقیر و یەکیان دەوڵەمەند لە سوورەی کەهفە. دەوڵەمەندەکە هەموو جارە سەیری کرد بەخوا ئەمە هەمووی مانوو بووم لەگەڵ یا دروسم کردو ئەم باخەم ئاوە بنیات ناوە لە ئاخرەتی شەهر باشە بم. کورە کوفرانەی خوا مەکە کاتێکی زانی حەچی بەدەسەوە نەما. هەمووی فەوتا ئێمە ساحەبی چین بۆ ساحەبی هەناسەیەکی خۆتی تا ساحەبی ماڵی خۆت بی. واللهی ئینسان ئەگەر ورد و عاقڵانە سەیری حەیاتی خۆی کە بەزەیی بەخۆیەتەوە کاتێک کە مەشغوڵە بێ بە دنیا. ئێمە خەریکی چ کارێکین؟ ئێمە خەریکی شتێکی ڕۆیشتوین. عولەما اختلافیان هەیە ڕزقی ئینسان چەندێک؟ ئایا ئەوەیە کۆیە کاتەوە ئەوەیە کە ئەیخوا؟ زۆرینە ڕەیان ئەوەیە کە ئەیخوا ئەوەی کە کۆیە کاتەوە مەرجنی ڕزقی تۆ احتیمالە هی کەسێکی تر ئای چەند جار بۆ شتێکە کۆ کردوتەوە تۆ نەبوویتە ساحێب. فەقێ بوون کوڕێکمان لەگەڵا بوو هەموو جارە ئەی و کوڕەکە نانیان دانا یەکەم جار گۆشتەکە بخۆن کەس نازانێت تا ئەخیری نانەکە چی ڕۆیە لەوە چێ بێ کەسێکی تر بێتە خاوەن. تەسەوور کە زۆر تەبیعی جاری وهەیە خواردنە لەبەردەم تۆ نابیتە خاوەن. بۆیە سوورەتی کەهف زۆر گرنگە. خۆشەویست ئەفەرمێ ڕۆژی جومعان بیخوێنن لە هەندێک ڕیواتە شەوی جومعان بیخوێنن. دە ئایەتی ئەوەڵ لەبەرکە بە زۆرینەی ڕیوایەتەکان هەندێک ڕیوایەت ئەخیر دە ئایەت لەبەرکە لە فتنەی دەجال نەجاتت ئەبێ. یەکێکتر لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە دوور کەویتەوە دوور نەچی بەرەکانەی دەجال کە ئەگەر بیستە هات. فەرموویەتی خۆشەویست صلی الله عليه وسلم بڕۆ دوور کەوەرەوە لە فتنەکە هەتا دوورتر بی لێی سەلامەتتری هەتا دوورتر بی سەلامەتتری دوور کەوەرەوە نەچی بربەرەکانی بکەی. بیستە هاتوۆتە هەڵەبجە ڕاک لە هەڵەبجا مەمێنە هاتە ئەو شوێنە ڕاکە لەو شوێنە مەمێنە کە دەجالی تیا یەتە ناو چونکە فتنەکەی ئەوەندە بە قووەتە تەئسیر لێ ئەکا تەئسیر لە خۆت و ماڵ و مناڵت ئەکا. کۆتا خاڵ لەو خاڵانەی کە پارێزگاریمان لێ ئەکا لە دەجال بریتە لەوەی لە فەرمایشتێکە ئەفەرمێ ليفرن الناس من الدجال في الجبال. ئەو منطقەی ئێمە زۆر بەباشی ئەگرێت خەڵک لە دەجال ڕائەکا بەرەو کێوەکان واتە لە کێوەکانە پارێزراو ئەبن. بڕۆ دوور کەورە لە شاخێکی دوورە چونکە دەجال بە زۆرێک لە شاخەکانە ناگەڕێ بە پێ ڕوایەتەکان زۆرێک بە دۆڵەکان و بە ناو سەحراکانە ئەگەڕێ. زۆرێک ڕوایەتەکان باسیەوەکە کە ئەچێتە ناو ئەعرابەکان لەو دەشتێکیانێکەوە لەو دەشتانن بۆ شوێنە شاخاویەکان هەڵگەڕێ بڕۆ. هۆکارەکەشی وەیە والله ئەعلەم قاچی دەجال خۆی تەواو نییە بۆ شوێنە بەرزەکان. بۆیە کۆتا خاڵ کە خۆت بپارێزی لە دەجال بڕۆ لە شوێنە دوورەکان و شاخە بەرزەکان لەوێ لە کاتی فتنەی دەجالە بژی بۆی پارێزراوبی. خوای گیان داوا لێکین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە فتنەی دەجال بمان پارێزە. یا ڕەبی خوای لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە لە فتنەکانی ئاخری زەمان بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای داوا لێکین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە عاقبەتمان پڕ خەیر کە یا رب العالمین. خوایە ئەم ڕۆژ و تاعەت و عەبدەتیەمان لێ قبوڵ کە ئەم ذیکر و ئەورادەمان لێ قبوڵ کە. خوایە داوا لێکین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت
خوای گیان لەم مانگی ڕەمەضانە دڵمان خۆشکە یا ئەکرەمە الئەکرەمین بە دیداری پێغەمبەری خوامان شاد کە صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەم و گەورەی خۆت هەمومان چاوەکانمان بەرزەکەینەوە گرمەیەکی هەور ئەبیستین یا ئیلاهی دڵمان زۆر خۆشە بێ دڵمان خۆشکە لە مانگی ڕەمەضانە یا ئەکرەمە الئەکرەمین بارانی ڕەحمەت بەسەرمانە ببارێنە خوای گیان مانگی ڕەمەضان مانگی دابەزینی ڕەحمەتەکانی تۆیە مانگی دابەزینی بەرەکەت و سەکینەتی تۆیە یا ئیلاهی چۆن ڕەحمەت بەسەرمانەدا ئەبارێنی چۆن غوفران بەسەرمانەدا ئەبارێنی یا ئیلاهی بە حورمەتی ئەو ڕۆژوانەی کە بۆ تۆمان گرتووە خوایە بارانی بە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بەهۆی گوناهی زۆرمانەوە قەتەڕاتی ئاسمانمان لێ مەگرەوە یا ئەکرەمە الئەکرەمین خوایە لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ببوورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابی و خۆشەویست و هاوڕێکانمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی مردوەکانمان ببوورە یا ڕەبی خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین لەسەر جەم مردووی موسڵمانان ببوورە ئەو مردوانەی بێکەسن کەس نییە دوعایان بۆ بکە خوایە ئێمە لێرە دوعایان بۆ بەرزەکەینەوە لە گوناهەکانیان ببوورە یا ڕەبی خوای گیان ئەم مانگی ڕەمەضانە بکەرە مانگی سەکینەت و ئارامی بەسەر دڵمانە بیبارێنە بەسەر ماڵەکانمانە بیبارێنە خوایە ئەو ماڵانەی ئاژاویان تایە خوایە ئاژاویان تیا مەهێڵە یا ئەکرەمە الئەکرەمین دڵەکانمان یەکخە یا ڕەب العالەمین خوای گیان ئارامی و ڕەحمەتی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین بمان گێڕە لەو عەبدانەی کە ئەو خۆشەویستە لێیان ڕاضیە یا ئەکرەمە الئەکرەمین یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە پەنامان بدە لە ڕیا خوایە پەنامان بدە لە تەکەبور خوایە پەنامان بدە لە عوجب خوایە لە دینەکەت شارەزامان کە خوای گیان بمان گێڕە لەو عەبدانەی بە دڵ تاعەتی تۆ ئەکەن خوای بمان گێڕە لەو عەبدانەی بە دڵ دینداری لەگەڵ تۆیە ئەکەن یا ڕەب العالەمین خوای دڵمان ڕاسیخ کە خواناسمان کە دیندارمان کە خۆتمان پێ بناسێنە ڕەحمان پڕکە لە ئاسوودەی یا ئەکرەمە الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەموو کەلیمەیەکە ئێڵێن لێمان قبوڵ کە هەموو کەلیمەیە گوێی لێ ئەگرین لێمان قبوڵ کە یا ڕەبی خوای گیان ئەو عەزیزانەی کە ماندوو ئەبن لەگەڵ ئەم وتارانە ئەو بەڕێزانەی گوێمان لێ ئەگرن لە سایتەکانەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحم بە هەر هەمویان بکە دەرگاکانی خێر بەسەر لە ناواڵاکە لیان قبوڵ کە یا ئەکرەمە الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء أجبوري خواهي من قبول